تورکیا لە ڕۆژی 24 مانگی نیسانی 2021 لە باشووری کوردستان لە ناوچەکانی مەتینە زاب و ئاواشین ئۆپەراسیۆنێکی سەربازی بەرفراوانی دەست پێ کرد و هەتا ئێستایش لەو ناوچانە هێرش لە سەرگەل و سروشتی کوردستان بەردەوامن و لەلایەن هێزەکانی گەریلاوە بە قارەمانیەتیەکی و فیداکاریەکی گەورەوە وەڵام دەدرێنەوە. ئێمە لە کۆنگرەی نەتەوەیی کوردستان تەواو دڵنیاین کە ئەم هێرشە درندانە تەنیا لە دژی گەریلا نییە بەڵکو لەسەر تەواوی دەستکەوتەکانی گەلی کوردستانە، بە تایبەتی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا بە جیهانبینیەکی نیۆ عوسمانی ڕەفتار دەکەن و هەوڵی داگیرکردنی باشووری کوردستان دەدەن و دەیانەوێت ئەو خەیاڵەی خۆیان بەرجەستە بکەن. دەوڵەتی تورکیا هەرگیز ئەم مەرامەی خۆی ناشارێتەوە، بەکردەوە نیشانی داوە و دەدات. هەر شوێنێک داگیر بکات ژینگەی ناوچەکە وێران دەکات و هەوڵی گۆڕینی دیموگرافیای دەدات. لەم قۆناغەدا هەروەک ئاگادارن گرژی و ئاڵوزی نێوان چەند هێزێکی کوردستانی لە ئاستێکی مەترسیداردایە. ئەم دۆخەیش خەڵکی کوردستانی زۆر نیگەران کردووە. ڕوبەڕوو و وەستانەوەی هێزە کوردستانیەکان بەرامبەر یەکتر و شەڕی میدیایی خەڵکی کوردستانی خستوتە دۆخێکی نالەبارەوە. بێگومان ئەم دۆخە بۆ نەیارانی کوردستان و داگیرکەران دەرفەتەکە کە هەمیشە خەونیان پێوە بینیوە و کاریان بۆ کردووە. لە بەرامبەر ئەم دۆخە مەترسیدارەدا کۆنگرەی نەتەوەیی کوردستان بە پێویست زانی کە بە ئەرکی نەتەوایەتی خۆی هەڵبستێت و بە ئامانجی ڕێگریکردن لە شاڵاوی لەشکەرکێشی و داگیرکاری دەوڵەتی تورکیا و داوای یەکڕێزی نەتەوەیی لە سەرجەم پارت و لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کەسایەتی کۆمەلگا و ڕۆشن بیران ژنان و لاوان و سەرجەم هاوڵاتیانی کوردستان بکات کە هەماهەنگ و هاوکار و پشتیوانی یەکتر بن و هەمووان بە یەک ڕێزەوە لە دژی ئەم لەشکەرکیشی و داگیرکەریە بوەستنەوە. لەم پێناوەشدا لە ماوەی نزیکەی 2 مانگی کارکردن لە باشووری کوردستان کۆنگرەی نەتەوەیی کوردستان هەوڵیدا دەنگە کۆک و ناکۆکەکان ببینیت و هەوڵی یەکخستنیان بدات تاکو لەم قۆناغە هەستیار و مەترسیدارەدا هەر تاکێک و کۆمەلگایەک بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەڵبستن بە هەر جۆرێک کە گونجاوە و دەتوانێت لە دژی ئەم داگیرکەریە بوەستنەوە. چونکە گەلی کوردستان لە هەر کاتێک زیاتر پێویستی بە یەکدەنگی و یەکڕێزی هەیە لە پێناو گەیشتن بەخواست و مافە ڕەواکانیش، ئەویش خۆی لە گفتوگۆ و لێک تێگەیشتن دەبینیتەوە. بە دوورکەوتنەوە لە شەڕی ماڵوێرانی، شەڕی ناوخۆیی و دانیشتن لە سەرمێزی گفتوگۆ ئەتوانرێت کێشە ناوخۆییەکان بە دیالۆگ چارەسەر بکرێت. چونکە نەبوونی یەکدەنگی و یەکڕێزی ناوخۆیی کوردستانیان سەنگەری پاراستنی دەستکەوتەکانی کوردستان لاواز دەکات و ڕێگا بۆ بەرەی دژمنکاری خۆش دەکات. لەم پێناوەدا کۆنگرەی نەتەوەیی کوردستان هەوڵی داوە هەموو پارت و هێزە سیاسیەکانی کورد و کوردستانی، ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان، ڕەوشن بیران، ئەکادیمیسیان، ڕاگەیاندنکار و نوێنەری پێکهاتەکان، ژنان و هەروەها بەشێک لە سیاسەتمەدار و کەسایەتی لە ئاستی عێراق ببینێت. لە میانی سەردانی ئەو هەموو لایەنانە دەرکەوت کە زەمینەسازی بۆ دیالۆگ و گفتوگۆ بۆ پێکهێنانی یەکڕێزی نەتەوەیی هەیە. ئێمە لەو باوەڕەداین کە بە یەکێتیەکی پتاو و بە وەرخۆدانیەکی نەتەوەیی و بە پشتگیری دۆستان و ئازادی خوازان دەتوانین ئەم هێرش و داگیرکاریە بشکێنین. سەرەتا دەبێ هەڵوێستێکی نەتەوەیی و نیشتیمانی ببێتە ئاراوە. بۆ ئەمەش پێویستە هەموو هێزە کوردستانیەکان لە دژی داگیرکاری خاوەن هەڵوێست بن. بۆ زیاتر پەرتنەبوونی کۆمەلگای کوردستان و پاراستنی دەستکەوتەکانی گەلی کوردستان و وەستانەوە لە دژی داگیرکاری دەوڵەتی تورکیا پێویست بە فشار و کاری زیاتر و ئیرادەیەکی بەهێز هەیە. بۆیە بانگ لە تەواوی خەڵکی کوردستان و تایبەت پارتە سیاسیەکان، ژنان و لاوان، ئازادی خوازان و دۆستانی کوردستان لە جیهان دەکەین هەوڵەکانیان زیاتر چڕ بکەنەوە بۆ فشارخستنە سەر لایەنە سیاسیەکان لە پێناو کۆتایی هێنان بە لەشکەرکێشی دەوڵەتی تورکیا و پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان و دوورکەوتنەوە لە شەڕی ناوخۆیی.
هەوڵماندا سەردانی هەموو حزب و لایەنە سیاسیەکان بەڵام ڕاستیەک هەیە ئێمە توانیمان بەشی هەرە زۆری حزب و لایەنە سیاسیەکان ببینین بەڵام تا ئێستا بەداخەوە نوێنەرانی حزبی پارتی دیموکراتی کوردستانمان نەبینی بێوەڵام ماوە بەڕاستی نە ئێرێنی بوو نە نەرێنی بوو لەبەر هەندێک ئێمە چیمان ینی شتێک ناتوانین بڵێن دەبێت پرسیان لە خۆیان بکەن هۆکارەکەی چییە و بۆ مەسئلەی ئەندامەتی لە کۆنگرەی نەتەوەی کوردستان دەرکە کراوەیە هەموو کەسێکی هەموو حزب و لایەنە سیاسیەکە ڕێکخراوەکی مەدەنی ئەتوانی ببیتە ئەندامی کۆنگرەی بەڵێ بەڕاستی ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان ماوەیەکی درێژە نە لە کاتی سەردانی ئەم هەیئەتە زووتریش لە هەوڵ و تێکۆشانێکی زۆر گەورەدا بووین کە دیارە ڕاستیەک هەیە کێشە و ناکۆکی لە بینی حزب و لایەنە سیاسیەکان هەیە تایبەت ئێمە ئەگەر بمانەوێ بە سچێوەیەکی ئاشکرا باسی بکەین لە بینی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان کەنەکەیش زۆر هەوڵیدا کە بتوانێت ئەو دوو لایەنە لێک نزیک بکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ هەرچی کێشەیەک هەرچی ناکۆکیەک هەبێ چارەسەر بکرێ و خۆشبەختانە لە میانی ئەو چەند سەردانانە و چەند شاندێکی دیکەیش توانرا لەگەڵ بڕێز مەسعود بارزانی چاوپێکەوتن ئەنجام بدرێ و قەول دراوە بەڕاستی کە هیچ وەختێکی شەڕی ناوخۆیی ڕوونەدا و پیشگیری لەو شەڕە نەکەن و ئەمە بە خۆشحاڵیەوە بە خۆشبەختیەوە لەو بابەتە دەڕوانین هیوادارین کە حتا دوایی ئێمە بتوانین ببینە ڕێگر لە بەردەم هیچ ئاڵۆزیەک هیچ پێکدادانێک لە بینی دوو هێزی سیاسی کوردی چونکە ناکەوێتە خزمەتی کەس بە پێچەوانەوە ئەو دەستکەوتنەکە هەمانە دەکەوێتە خەتەری چونکە لاوازبوونی هەر لایەنێکی سیاسی معنای ئەوەیە کە کورد بە گشتی لاواز دەبێت لەبەر هەندێک ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان پشتگیری ئەو هەوڵانە دەکەین بۆ ڕێگەری لە شەڕی ناوخۆیی بکەین چونکە نەگەل و نەدۆستانمان و هیچ کەسێکیش نایەوێ ئەو شتە ڕوو بدات تەنیا نەیاران و ژمنانی گەلی کورد پێیان خۆشە.